هەم بۆ پیرۆزکردن سەردانمانکردن و هەم هەر خواست و پێداویستێکە بێت لە داهاتوودا بتوانین بەیەکەوە جێبەجێکین بە تایبەتی هەندێک یاسا هەیە بۆ پاراستنی مافی پێکاتەکانی کوردستان بە تایبەتی لە پاراستنی زەوی و سامانەکانیان لەو شوێنانەیە کە دەستی بەسەرا گیراوە یاخود داگیر کراوە ئێمە بتوانین چی بکەین بۆ ئەوی بێجگەلەوەی کە لە ڕووی ئازادی ڕادەربڕین و ئازادی با بڵێن دینپەرستی و تاعەتکردنی خوداوی خوداوەندی ئەوانێ کەشێکی ئارامیان بۆ دروست بکەین هەروەها لە پاراستنی مافەکانیان و مافی پێکاتەکانە بتوانین بە پێی یاساکان و لە ڕێی پەرلەمانی کوردستان و حکوومەت هێرێمی کوردستانە ئەو مافانیان بپارێزین. ئێمە ئیمڕۆ لەگەڵ جەنابی کاک مەحموود سەنگاوی و کاک سالارە وەکو مەکتەبی پەیوەندیەکان و مەکتەبی سیاسیاتین پیرۆزبایی لە خوشک و براکانمان بکەین لە مەسیحیەکان کە خۆتان نەزانن پێکاتەیەکی سەرەکی لە وڵاتەکەمان و میلەتەکەمانەوە هەر لە ڕابردووەوە لەسەر دەستی جەنابی مام جەلال خوا لێی خۆش بێ و لە ڕابردوودا هێرۆخانیش هەمیشە پەیوەندیەکانمان بتەو بۆ لەگەڵیانە و ئاگامان لیان بووە و ئێمە ژیستا هاتوین هەم ئەو یادە پیرۆز بکەین و هەم گویان لێ بگرین هەر پێداویستی هەر شتێک بێ ئێمە لە خزمەتیان نابین. پیرۆزبایی با بڵێن لەدایکبوونی حەزرەتی مەسیح درودی لەسەر بێ و هەروەها بۆ پیرۆزکردنی ساڵی نوێژ بێ هیوادارین کە کۆتایی نەهامەتیەکانی میلەتەکەمان بێ لە ناخۆشی و نەخۆشی کۆرۆنا.